بەڵێ ئەسقاوتان لەبێ بینەرانی عزیزی شارپرێس بەیانتان باش. ئێمە ئێستا لە بەردەم قایمقامەتی سلێمانیدان لێرە گردبوونەوەی بەشێک لە شۆفێرانی پاسەکانی ناوشار هەیە. هێڵی ناوشار لێرە لە بەرامبەر گرانی نرخی بنزین کە گرانی نرخی بنزین لە ماوەی ڕابردوودا یەکێک لە کێشە هەرە گەورەکان لە شاری سلێمانی و بەتایبەتی سنووری پارێزگای سلێمانی کە شۆفێرانی هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانی بە دیاریکراوی گلەی و گازندەیەکی زۆریان هەبوو لە گرانبوونی نرخی بنزین و سوتەمەنی بە شێوەیەکی گشتی. لە ئێستادا بەشێک لە شۆفێران ئۆتۆمبیلەکانیان پاسەکانیان هێناوەتە بەردەم قایمقامەتی سلێمانی و لێرە شەقامەکەیان گرتووە و ڕێگای هاتوو چۆنیە بە هیچ شێوەیەک. لە ئێستادا ئەوەی کە دەیبینین هێنانی هێزەکانی چالاکە مەدەنیەکانە بۆ ئێرە و نوێنەرانی یاخود بەرپرسی هێڵەکانی ناوشار لە ئێستادا بازەوە دەکرێتکان دەیکیان لە ژوورە لەگەڵ قایمقامەتدا لە گفتوگۆدان بۆ چارەسەرکردنی کێشەکە. بەڵام بەشێک لە شۆفێران دەڵێن کە کێشەی بنزین کێشەیەکی زۆر لەوە گەورەترە کە قایمقامەتی سلێمانی بتوانێت لە ئێستادا چارەسەری بۆ بدۆزێتەوە، بەڵکو کێشەیەکی گشتیە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە. دەمەوێت زیاتر ڕای شۆفێران و ئەوانی کە لێرە ئەمڕۆ گرتبوونەوە ڕای ئەوان وەربگرم. سڵاوە لێبێ. ئەمڕۆیەوە لێران گرتبوونەتەوەکو شۆفێرانی هێڵەکانی ناوشار. دەتانوێت چ پەیامێک بگێنن؟ وەڵای ئەمانەوێ ئێمە ینی ئەلێرە ینی بەڕاستی زەرمەندی یەکەم شۆفێرانی پاسە لەم بنزین و گازگرانیە. ئێمە هەموو ڕۆژێ بووین بە قوربانی ماوەیەکی زۆر زۆرەوە نزیکەی 2 ساڵە بەرزە بێتەوە نزمەبێتەوە بەرزە بێت و نزمێت و ئێستا زەرمەندی دەرەجەیەک ئێستا شۆفێری پاسە زۆربەی زۆرمان ئێستا بە زەرەری شەکەین. لە ماوەی ڕابردوودا بەشێک لەو هێڵە گشتیەکان پشکی خۆیان نەبوو لە بنزینخانەکاندا. ئێستا ئەو پشکە نەماوە بۆ ئێوە؟ نەخێر، ئەوە تقریبا لە 10 ساڵی شەبێ ئەو شتە نەماوە. جاران وەرەقەیان بۆ کردبووین بە 500 بنزین و گازمان تێکرد. بە 10 ساڵی شەبێ ئەو شتە نەماوە و هەم شۆفێر لەسەر لە جیرفانی خۆی هەموو مەصرفێکە، یعنی شۆفێری پاس لە زەرمەندی یەکەمە لە وڵاتێمە. ئەمڕۆوە دوێنێکە بنزینەوە چەند تێکردووە؟ بەڵا بە 950 دینار. ئارەوەڵە ئێستادا هیچ بەرپرسانی ئێوە یاخۆد بەرپرسی هێڵەکانتان لەگەڵ قایمقامەتدا کەوتونتە گفتوگۆ باس دەوە دەکرێت کە هەندێک لە بەرپرسی خەتەکانتان لە ئێستادا لە ژوورەوەن باس دەوە دەکرێت لە گفتوگۆدا لەگەڵ قایمقامەتی سلێمانی؟ وەڵای جای ئێمە چاوەڕێیەکەین ئەگەر چوو بێتن ئەوە باشتر بەشکم ئینشەڵا ئەگەر وعدێکمان پێ بگەن ئەویش ئەگەر هەرزان بێ ئەگەر هەرزانی دەبێ باوەڕ ناکەم خەتی ناوشار کەسی ناتوانێت ئیشکا هەنیز لەمە زیاتر ناتوانێت زەرەر بە. هۆکاری گرانبوونی نرخی بنزین بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری هەرێمی کوردستانە بۆچی ئەگەڕێتەوە بە دیاریکرا؟ وەڵای لەبەرەوەی پاڵاگۆ ناخۆیەکانی خۆمان بۆ ناوخۆی ناپاڵێوێ دەوڵاتێکیش پاڵاگۆی ناخۆی لە دەرەوە بێنن لە دەریشۆ باج و زەریبەی زۆرەکەوێتە سەر چاوەکان. سڵاتان لێبێت. ڕاستەوخۆ لەگەڵتان دەمەوێت. باشە دیارە هەندێکیان نایانەوێت چاوان بۆ بکەن. دەمەوێت ڕای بەشێکتر لەو شۆفێرانەی کە لە ئێستادا لێرەن وەربگرم. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ وەکو شۆفێرانی هێڵەکانی ناوشار لێرە گرتبوونەتەوە بۆچی لێرە گرتبوونەتەوە دەتانوێت چ پەیامێک بگەن؟ وەڵای من چەندمان ناکرێ بگرێت. سڵاوە لێبێت. ئەمڕۆیەوە لێرە گرتبوونەتەوەکو شۆفێرانی هێڵەکانی ناوشار دەتانوێت چ پەیامێک بگەێنن؟ وەڵامانەیە بنزین بۆ خەڵکە دابینکەن و بنزینەکە سیاری داگرن ئەو خەڵکەس فەقیرەوە ژارە ئەو خەڵکەس نازانێت بۆ چۆ بڕوە یعنی ئەو سیارانە خۆ بە ئاویش ناکە خۆ بە بنزینیشەکە. ئێدەمەش فەقیر و هەژارن کرێ خەتە دەن و کرێ بنزینەکردن و قسمێکی سایەق لەسەرێتی و قسمێکی
بژێوی چەند خەڵکی تری لەسەرە ئێمەمانەیە بە سۆزیە بنزینەکە سیارەکەی داگرنەوە خەڵکە هەژارەی بڕوات قەیناکە گەنەفەرج گران بێ بیکەنە 1000 دینار سایەقی قوڵ بەسەر دەسەڵاتی چییە ینی ئەم بنزین گرانکردنەوە و ئەمە شتە ینی لای خۆی ئەمە دەنگمانداوە بۆ کوردایەتی دەنگمانداوە بۆ قەومیایەتی دەنگ ئێستا دەنگکارمانەوەی بە بەلاش ڕۆی ساکە بنزینەکە بزەنە ئەو فەقیر و هەژارانە هەمووی داماون هەمووی بەخوا زۆری هەفتەی 2 ڕۆژیش ناکەن باس لە دەنگدان کرد هەڵبژاردن کرد هەندێک بۆچون پێیان وایە کە لە دوای هەڵبژاردنەوە نرخەکان زیاتر گرانتر بوون ئەو کاری ئێمە بۆچی گەڕیتەوە کە لە دوای هەڵبژاردن زیاتر نرخەکانیان گران وڵای گرانیان کرد ئەمە شتێکی ئارەزوی خۆیانە ینی ئارەزوی تر دەنگدان نەمای تر ئیشیان نەما بە پێمان ئەگە ئیشیان مایە پێمان تر وامان بەسەر نات ئێمەش ئیشیان نەما پێمان لەبەر باس لەوە کرد کە ئەگە بکرێ نرخی نەفەکە 500 دینارە بەرز بکرێتەوە بۆ 1000 دینار پێدوانی ئەمە جارێکتر بارگرانی بێ بۆ سەر شانی هاوڵاتی هەموو بۆ تەلەبەیتر تەلەبە ئەڕواهەیە تەلەبەیە فەقیر حاڵە 500 دینار باشە ئەگە بنزینەکە هەرزان بێ ئەگە بنزینەکەش گران بێ تەلەبە لەکوێ بێنە 1000 بدا و 1000 بگەڕێتەوە 1000 خەرجکە و ئەمە زۆرەکەی بۆ هاوڵاتیش و بۆ سایق ئەرکێکی گرانە سایق چی گوناحێکی و ئایا هاوڵاتی چی گوناحێکی و خەڵک چی داماوە خەڵک بێدەسەڵاتێ خەڵک چی بکات خەڵک فەقیرۆژارە ئەو داهاتی کە ڕۆژانە دەست ئەکەوێت تۆکو شۆفێرێکی پاس تا چەندیت بۆ ئەمێنێتەوە بۆ نمونە باید چەند ئیشەکەیوە چەندت بۆ ئەمێن چەندی ئەدەی بە بنزین بڕوا بکەوە بنزینەکەی سەگران بووە لەچی نزگەی 1000 دینارە یعنی هیچ نامێنێتەوە وەڵی بەبی لای ئەچین قەرزەکەین بۆ مەسرەفی ماڵ یعنی من خۆم قەرزم کردووە بۆ مەسرەفی ماڵ قەرزم کردووە بڕوا بکەی 50,000م لە قەرز سەنووە لە خێزانەکەم چۆ لە شوێنێ بۆمی لە خوشکەکەی ناچی لە ماڵ خوشکەکەی بە قوربان سەرچە کاکەسڵاو دەبێ ڕاستەخۆ لەگەڵتان ئەمڕۆ ئێوە لێرە بۆچی گربوونەتەوە گرانبوونی نرخی بنزین پێتان وایە نرخی بنزین جارێکتر داوەزێتەوە بێتەوە بۆ 450 گەشت بینن بەوەکە 450 بەس هەر دابەزێ لە 900 نار یعنی هیچ قیمەتی نەماوە ئەو ئیشەی ئەمەکەین بڕواکە لەگەڵ ساڵگرتنە هیچ فەرقێکی نیست ئێوە بەشێکی زۆر لە شۆفێری هێڵەکان هەندێکتان ئۆتۆمبیلەکانی خۆتان نییە بەکرێ وەرتان نتوە ئەمە تاشان زیاتر بارگرانی بۆ سەرشانی ئێوە وڵا 100% بارگرانی 100% ئەی کابراگە سا ڕۆژی بە 20,000 سیارێکی بەدەستەوەیە ینی ئێوارە کاڕاتە 20,000ەکەی پێێنە چی بۆ خۆی هەڵگرێت چی با بەڵای پاس ئەگەر تۆکو شۆفێرێک ڕۆژانە 20,000 ئیش بکەی بۆ نمونە ئەبێ چەندی بێ بە بنزین لەم کاتەیە هەبێ 19,000 بێ بە بنزین پارەی کاتب شکانی سیارەکە ڕۆنگۆڕین تایە و لەسەر جیرفانی خۆ دەبێت بەرپرسی هێڵەکان لە ئێستادا لەلایەن قایمقامێتەوە هیچ بانکراون بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەن لەسەرم بابەتە بەڵێ ئەوان لە ژوورەوەن چاوەڕێی نەتیجەیەکی مزانین وەڵامیان چیە بێت گەشتبینی بە و دەرەنجامە یاخود بۆ نەتیجێ پێت وایە کە کێشەیە چارەسەرە بێ یاخود نرخی کێشەکە زۆر لەوە گەورەترەکە لە ئێستادا بڕوان ناکەم وا بە زووی چارەسەر بێت بەڵام ئێمەش لە تاو دەردی خۆمان ناتوانین سەرم جاتە کەسی پارەی بێنە کاک ئەمە کە تۆی بینی دەرێکی معاشخۆر نییە هەمووی چاوی لەسەر ڕسقی و پاسەی پایکە ئەمە ئێوە کە ئەمڕۆ هاتوونن ئێرە تاکەی بەردەوامە بن نەم هەڵوێستەتان ئەگەر وەڵامێکەوتۆ ئێمە بەرداوامە بینتان بنزین دابەزێتەوە ئەو کاتا توانین جادۆبان چۆڵکەین چاوەکە بەخێر هەندێرە بەرزان لێسادا لەگەڵەوەی بەشێکی زۆر لە شۆفێرانی هێڵەکانی ناوشار دەرەگرتبوونەوە لە بەردەم قایمقامە دووە شەقامی سەرەکییان گرتووە لە ئێستادا دەبینین کە هێزەکانی چالاکە مەدەنیەکان لە سەر شەقامەکەدا نێرە بەشێکی زۆر لە شۆفێران لە ئێستادا لە بەردەم قایمقامێتی قەزای سلێمانی لێرە گرتبوونەتەوە و دەیانەوێت ناڕەزایەتی خۆیان بگەێنن لە بەرامبەر گرانبوونی نرخی بنزین کە ئەمە یەکێکە لەو کێشە و گرفتە گەورانەی کە لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستاش ئەم گرفتە بەردەوامی هەیە و گرانبوونی نرخی بنزین لە ئێستادا بە وتەی شۆفێران پێیان وایە کە ئەمە بارگرانیە بۆ سەر ژیان و گوزەرانی ئەوان لە کاتێکدا
ئەو داهاتی کە دەستیانەکەوێت دەبێ بەشێکی زۆری لەو داهاتە دووبارە خەرج بکەنەوە بۆ کڕێنی بنزین کە ئەمەش کاریگەری لەسەر ژیان و بژێوی ژیانی ئەوان دەبێت.